بۆنەی تێپەڕبوونی 33 ساڵ بەسەر تاوانی کیمەبارانی هەڵەبجە سڵاوە نێرم بۆ ڕوحیانەتی پاکی شەهیدانی کیمەبارانی هەڵەبجە ڕێز و حورمەتم دووپا دەکەمەوە بۆ کەسوکاری شەهیدانی کیمەباران داوای ئارامگرتنی زیاتر و چارەسەری خێرا ئەکەم لە خوای گەورە بۆ بەرکەوتووە ڕاستەقینەکانی کیمەباران. پاشان دەڵێم زۆر جێگەی نەنگی و شەرمەزاریە کە تاوەکو ئێستا ئێمەی هەڵەبجەیی دروشمەکانی دەیان ساڵی لەمەوە پێش دەڵێنەوە. هێشتا ئەو بەڵێنانەی دەیان ساڵە دەدرێن بە هەڵەبجە لە سەدادەی جێبەجێکراوە. هێشتا کەلاوەکان زۆرێکیان هەرۆک خۆیانن. هێشتا گەڕەک و شەقامەکان و بازاڕی شار هەر هەڵەی ساڵانی نەوەدەکانە. بەداخەوە قەدری ئەو هەموو قوربانی دان و نەهامەتی و ماڵوێران و ماڵتاڵان کرانەمانیان نەزانی. بایەخیان نەدا بە دەریایەک لە خوێن و فرمێسکمان و هەروە 29 ساڵی تەمەنمانیان بە درۆ و بە بەڵێنی ساختە بەڕێکرد. تەنانەت هەڵەبجە و ئەنفالیان نەکرد بە خاڵێکی دانوستانەکانیان لەگەڵ وەخدا تاوەکو ناچاری بکەن قەرەبووی مادی و مانەوی قوربانیانی کیمەباران و ئەنفال کاتەوە. لە پاش ڕووخانی حکوومەتی بەعسەوە نزیکەی 150 ملیارد دۆلار لە بەغداوە هاتە هەرێم دەستیان نەبرد لەو قەرزە و لەو خوێنەی لە گردنیانایە هەڵەبجەیەکانی پیاش بکەنەوە و هەڵەبجەی پیاوەدان بکەنەوە. ئەو تاوانەی دەرحەق بە هەڵەبجە ئەنجامدرا تەنها بەعز ئەنجامی نەدا بەڵکو حیزبە دەسەڵاتدارەکانی ئەوسا و ئێستای هەرێم تاوانبارن بەوەی پێش لەشکری ئێران کەوتن و هەڵەبجەیان بە کوشدا و خۆشیان پاژەوەی کەتنەکەیاندا هەڵاتن و بە سەلامەتی دەرباز بوون. هەڵەبجە دەبێت هاوڕێکی تەواوی لێ بدرێتەوە و بە پینە و پەڕۆکەم و کورتەکانی پڕ ناکرێتەوە. دەبێت لە بودجەی هەرێم گوژمەی پارەی پێویست دەبێت لە بودجەیەک هەرێم گوژمە و پارەی پێویست بۆ داوەدانکردنەوەی پارێزگای هەڵەبجە و چارەسەری بەرکەوتوانی کیمیایی دابەندرێت و چیتر لەسەر بنەمای ژمارەی دانیشتوان مامەڵەی لەگەڵ نەکرێ. دەبێت حکوومەت و پەرلەمانی هەرێم و سەرۆکۆمار و وەزیر و پەرلەمانتارانی کورد لە بەغا هەڵەبجە بکەن بە خەمی خۆیان و بەغدا ناچار بکەن تا ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە تەواو بکات و بە فەرمی هەڵەبجە وەک پارێزگای ژمارە 19 عێراق بناسێنێ و مامەڵەی لەگەڵ بکات.